بەپێی ئەو بەرنامەی کە دامان ناوە پێشووتر بۆ سەردانی سەرجەمچین و توێژ و کۆمەڵە و ڕێکخراوەکان تاکو بتوانین فشارێکی مەدەنیانای باش دروست بکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵوەشانەوەی پاشکەوتی موچە. سەردانی یەکێتی مامۆستایان لە قیسلێمانیمان کرد و گفتوگویەکی باشمان کرد لەسەر ئەوەی کە پێکەوە چەند دەکرێت لە بەرژەوەندی خەڵک هاوکار بین بە شێوازی مەدەنی دوور لە کۆمەڵێ کار و چالاکی ڕابردوو و بتوانین برەو بدەین تا لەم ڕۆوە بەرەو کە پێشتر دەچین بتوانین فشارێکی مەدانیانەی باشتر و تۆنتر ئەنجام بدەین و بتوانین کاریگەری هەبێ لەسەر دەسەڵات تا بتوانێ پاشگەز بێتەوە یان بتوانێ چارەسەری ئەم قەیرانە دارایی هەرێمی کوردستان کە خۆی خولخاندوویەتی پێمان وایە پاش ئەوەی هەموو داهاتەکان بە چەندین قات زیادی کرد پاش ئەوەی نەوت بە چەندین قات چوویە سەرەوە بەڵام تا ئێسەشی لەگەڵا بێ هەموو ئەو وەعدانەی کە داویانە نەیانتوانیەوە بە هیچ شێوە لە شێوازەکان بتوانن پاشکەوتی موچەی خەڵکی و قوتی خەڵکی چارەسەر بکەن.